دۆسیەی پێدانی تۆپ هاوێژ بە پێشمەرگە ناوەندە دیبلۆماسی و سیاسیەکانی عێراقی هەژاند. چەندین دەنگ بە ئاشکرا داوایان کرد پێشمەرگە نابێت تۆپ هاوێژ و چەکی قورسی پێ بدرێت. وەزارەتی بەرگری عێراقیش خۆی بێبەری کرد و ڕایگەیاند ئەو چەکانە لەلایەن وەزارەتی بەرگری حکوومەتی پێشووی عێراقەوە کردراون. دوای ئەوەی سەرەتای مانگی ڕابردوو ژمارەیەک تۆپ هاوێژ لە جۆری هاوزەر لەلایەن عێراقەوە پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە کراو، دواتریش ڕادەستی هێزەکانی پشتیوانی 1 و 2 وەزارەتەکە کران، بەشێک لە کەسایەتی و هێزە عێراقیەکان ناڕەزاییان دەربڕی. لە ڕیزی پێشەوەیان محەممەد حەلبووسی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران و سەرۆکی پارتی تەقەدومی سوننەکان بوو. حەلبووسی کە لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوپەیمانی پارتی بوو، هەفتەی ڕابردوو لە تۆڕی ئێکس ڕایگەیاند ئەرکی پێشمەرگە تەنیا پاراستنی ئاسایشی ناوخۆیە و پڕچەککردنیان بە تۆپی قورسی پێشکەوتوو ڕەت دەکەنەوە. هاوکات ئەحمەد موسەوی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاند پڕچەککردنی پێشمەرگە بە تۆپ هاوێژی قورس هەڕەشە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عێراق دروست دەکات. تەماشاکردنی پێشمەرگە وەک هێزی پلە 2 و 3 لەلایەن بەشێک لە عێراقیەکانەوە لە کاتێکدایە لە دوای نەمانی ڕژێمی پێشووی بەعسەوە کورد پێکێنەری سەرەکی حکوومەتەکانی بەغدا بووە. پارتی و یەکێتیش بە ناوی کوردەوە سەدان پۆستیان وەرگرتووە و بەشێک لەو پۆستانەش پلەی سەربازی و ئەمنی باڵا بوون و تاک و سوپاسالاری عێراقیش ڕۆیشتون. بەڵام بەهۆی کەمتەرخەمی و گوریس پچڕکێنەی بەرپرسانەوە ئەم پۆستانە جگە لە بارگرانی هیچ سوودێکی ئەوتۆیان بۆ کوردستان نەبووە. هەر لەبارەی پێدانی چەکی قورسەوە بە هێزەکانی پێشمەرگە وەزارەتی بەرگری عێراق وەڵامی دەنگۆکانی داوەتەوە و باسی لەوە کردووە گرێبەستی کڕینی ئەو تۆپ هاوێژانە لە جۆری هاوزەر 105 لە سەردەمی عیرفان حەیالی وەزیری پێشووتری بەرگریدا ئەنجام دراوە و لە سەردەمی جومعە عینات وەزیری پێشووی هەمان وەزارەت و بەر لە پێکێنانی حکوومەتی ئێستای عێراق پارەی کڕینیان دراوە. ئەمەش خۆبواردنی وەزارەتەکە دەردەخات لە بەرپرسیارەتی ڕادەستکردنی چەکەکان بە پێشمەرگە بۆ ئەوەی نەکەوێتە بەر تیری میدیا و کەسایەتی عێراقیەکان. هەرچەندە بە پێی مادەی 121 دەستوری عێراق پێشمەرگە هێزێکی فەرمیە و وەک پارێزەری دەستور ناوی براوە، بەڵام بەهۆی حزبێنە و ماڵجیایی پارتی و یەکێتیەوە پێشمەرگە نەبووەتە هێزێکی نیشتیمانی یەکگرتووی حکومی و وەک هێزی حزبی لێی دەڕوانرێت و ڕۆژ لە دوای ڕۆژیش فیداکاریەکانی ڕابردووی لە بەرچاوان ون دەبن. بێبەشکردنی پێشمەرگە لەلایەن هێزە عێراقیەکانەوە لە کاتێکدایە هەرکەم لە پارتی و یەکێتی تاک و ئێستا بەجیا لایەنگر و هاوڕای بەشێک لەو هێزانن و لە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتیشدا پێکەون. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە دەسەڵاتدارانی هەرێم پەیوەندیەکانی بەغداد هەولێر و بەغداد سلێمانیان خستووەتە خزمەت بەرژەوەندەکانی حزب و کەس و بنەماڵە و ئامادەن لەو پێناوەدا تەنانەت قوربانیش بە شکۆی پێشمەرگە بدەن.